دیارە ئێمە ئەزمونێکی دێرین و مێژووی دوور و درێژمان لەگەڵ هەبوونی شەڕی ناوخۆ لە کوردستاندا هەیە واتە لە کوردستانی گەورە بەگشتی. ئەو شەڕە هەندێک جار شەڕی عەشیرەتی بووە، هەندێک جار شەڕی خێڵەکان بووە لەگەڵ یەکتر، هەندێک جار شەڕی مرنشینەکان بووە لەگەڵ یەکتر. لە ئێستاشدا لە سەردەمی نوێدا شەڕی حیزبەکانە لەگەڵ یەکتر. بەداخەوە ئەو ئەزمونە تاڵە مێژوویەی کە کوردان هەیەی هەموو تاکێکی کوردەزانێت کە جگەل لە زیان جگەل لە زەرەت بۆ گەلی کوردستان و هەروەها قازانج و سوود لە بەرژەوەندی داگیرکەران هیچ ڕۆڵێکی کەی نەگەڕاوە. دیارە بێگومان جگەل لە بەرژەوەندی داگیرکەران ناچێتە بەرژەوەندی هیچ هێز و لایەنێکەوە. لە ئێستادا کوردستانی گەورە بەگشتی هەر چوار پارچەی کوردستان لە دۆخێکدا کە دەتوانین بڵێن لە داگیرکەرانی بەهێزترە. دۆخی داگیرکەران لە دۆخێکی لاوازی و هەروەها پەرت و ئاڵۆز و قەیراناویدا. بەڵام کوردان لە ئێستادا تاڕادەیەکی باش لە سەرکەوتن نزیک بوونەتەوە. ئێمە کە دەبینین هێزێکی کوردی پەنا بۆ شەڕی ناوخۆ دەبات، پەنا بۆ شەڕی کوردان دەبات، هێزێکی دیکەی کوردی دەبات، بێگومان ئێمە ناتوانین لە چوارچێوەی لە دەرەوەی پلانی داگیرکەران لێکی دەینەوە. چونکم ئەو شەڕە هەماهەنگ و یاخود با بڵێن یەکسانە هاوکاتە لەگەڵ هێرشی داگیرکەران بە تایبەتی هێزێکی وەکو دەوڵەتی تورک کە ئێمە دەزانین بە 100 ساڵە پارچەیەکی یاخود نیوەی خاکی کوردستانی داگیر کردووە. لە ئێستاشدا لەسەر پرۆژەی عوسمانی نوێ دەیەوێت کە ئەو ناوچانەی کە پێشتر لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا و سەرەتای کۆماردا لە دەستی داون بەدەستیان بێنێتەوە کە بەشێکی زۆری خاکی کوردستان باشوور ڕۆژاوی کوردستان دەگرێتە خۆی. بۆیە بێگومان دەچێتە بەرژەوەندی داگیرکەران و بە زیانی میلەتی کورد دەشکێتەوە. پێشمەرگەی ڕۆژ ئێمە دەزانین کە نزیکەی 8,000 پێشمەرگەیە کە لە ئاوارەکانی خۆر ئاوە پێکاتووە لە باشووری کوردستاندایە. بەڕاستی کە وەک پارتی دیموکراتی کوردستان خۆی دەڵێ دەبێ شوێنەکان لە ئەساسدا ڕۆڵیان لە خۆراوی کوردستاندا بگەڕن لەبەرەوەی لە خۆراوی کوردستاندا شەڕێکی قورسی چەند ساڵە بەڕێوە دەچی و ئێستاش بە خەستی بەردەوامە. بۆیە بێگومان ئەو شەڕە دووبارە لە چوارچێوەی پلانی داگیرکەراندایە. بۆچی؟ چونکە بە بەڵگەی ڤیددیۆیی وێنەیی دیارەکە ئەو پێشمەرگانە بەداخەوە دەڵێم ینی دەوڵەتی تورک ڕاهێنانیان پێدەکاوە لە ناوەند و ئاکادیمە پەروەردەیەکانی پەروەردە سەربازیەکانی ئەواندا بەڕێوە دەچن. ئەوە شتێکی زۆر عەلەنیە. بۆیە بێگومان ئەوە ینی با بڵێن دووڕووی ئەو هێزە سیاسە دەردەخێکە ینی پێچەوانەی قسەکانی خۆی دەجوڵێتەوە. بەڵای لە ڕاستیدا ئێمە با بڵێن مێژوویەکی تاڵمان هەیە لەگەڵ شەڕی ناوخۆ شەڕی براکوژی. بەڕاستی لەشکرکێشەکانی تورکیاش لە ئەنجامی ئەوەیە کە کۆمەڵێک حیزب با بڵێن لە ناوخۆی کوردستان کە هەڵدەستن دەستکێشی ئەم حیزبولە ئەم وڵاتی تورکیا دەکەن کە وڵاتی داگیرکارێ بێگومان لە ڕابردوو لە ئێستاشدا هەر دژمنی کوردوە و لە ڕاستیدا ئەنجامێکی ناخۆشی لێ دەکەوێتەوە ئەویش کە هاوڵاتیانی خەڵکی کوردستان زەرمەندی یەکەمن لەبەرەوەی دژمن کە بێتە خاکەکەتەوە بە ئەوەیە ناوەستێک کە تەنها داهاتەکەت ببا بەڵکو و کولتوری نیشتیمانی و ئاینی و هەموو کولتورە جوانەکانی وڵاتەکە داگیر دەکات. بەڕاستی ئێمە هەموو ئەو پلانانە ڕەت دەکەینەوە وەکو هاوڵاتی ئێمە پشتیوانی هەموو مێزێکی گفتوگۆ دەکەین کە بە دیالۆگ بە گفتوگۆ بە ئاشتیانە کێشەکان چارەسەر بکەین لە ئاستی ناوخۆی و دەرەشیدا. بەڕاستی ئێمە ناببینە لایەنێک بۆ لایەنێکی دیاریکرا و کە وڵاتیشی وەکو تورکیا کە بیهەوێ بێت هێزەکانی بێنێتە ناو خاچی هەرێمی کوردستان بۆ داگیرکردنی خاچی پیرۆزی کوردستان. لەبەرەوەی ما بەدایان ساڵ بگرە زیاتریش کە شەهیدمان لەسەر ئەو خاکەی داوە خاچی پیرۆزی کوردستانە. بێگومان ئێمە بە هەموو شێوەیەک ئەم لەشکرکێشیانە تورکیا ڕەت دەکەینەوە. هەر حیزبولایەنێک ئەگەر بیهەوێ پرۆپاگەندە واتە سیاسەتی هەرێمی کوردستان بەلاڕادا ببە دوور لە ئینتیمای نیشتیمانی و دوور لە وڵاتی خۆشەویستی بەڵکو زەرمەندی بۆ کوردستانە یەکەم دوایی بۆ خەڵکی هەرێمی کوردستانە. لەبەرەوەی ئێمە هەروەکو گوتم هەر وڵاتێک کە بیهەوێ هەرێمی کوردستان بکاتە ململانەی سیاسی خۆیەوە بەڵکو حیزبی یەکەم
کە دەهەوێت ئەم لەشکرکێشیە خۆشگوزەرانی بۆ بکات بەڵکو ئەو زەرمەندیەکەمەوە لەوە لەبەرەوەی خۆی لە وڵاتە دەژی خۆی لە کوردستان یەکێکە لە پێکەنەرەکانی حیزبی سیاسی کوردستان بەڵکو زەرمەندیەکەم ئەو دەبن و ئەوجار خەڵکی هەرێمی کوردستان و تەواوی حیزبولایەنە سیاسەکان بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک ئەم لەشکرکێشیانە ڕەت دەکەینەوە کە لە هەر حیزبێک و هەر لایەنێک بهێوێ بێتە ناوخاچی هەرێمی کوردستان. بەڵێ وەڵاهی بەداخەوە بە تایبەتی ئەمڕۆ لەم دۆخەدا کە دۆخی هەرێمی کوردستان لە هەر چوار پارچەدا بە دۆخێکی سەختدا تێدەپەڕێت و ڕۆژ ئاوا لە شۆڕشدایە و وەک دەبینین باکوور و ڕۆژهەڵاتیش لە خەباتێکی نەپساوەدان بۆ ئەوەی مافەکانی خۆیان بەدەست بێن و لە هەرێمی کوردستانیش سەرباری هەموو ئەم قەیران و هەموو ئەو ڕەخنانەی کە هەن هەوارەیەکی تا ئەندازەیەک بچووک و سەربەخۆ هەیە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بەفیتی دوژمنان و بەفیتی نێرانی کورد دەیهەوێت ئەم شەڕە بکا بەڕاستی ئەمە شەڕێکە بە وەکالەتە شەڕی خۆی نیاوە ئەم شەڕە هیچ سوودێک نە بە گەلی کورد نە بە دۆزی کورد نە بە هیچ پارتیەکی کوردستان دەگەیەنێت و نە هیچ سوودێکیشی بۆ باشووری هەرێمی کوردستان بۆ باشوور بۆ هەرێمی کوردستان هەیە و بەڕاستی ئێمە دەخوازیین کە ئەوان ینی لایەنە سیاسیەکان بەگشتی ئەوانەی کە تا ئێستا تەرەفداریان نەکردووە بێن ناوەنجیریەکی سەلیم و حەکیمانە بکەن بۆ ئەوەی ئەم دۆخە نەخوازراوە بوەستێت پێویستە کورد بەڕاستی بگاتە ئەو قەناعەتەی کە چیتر وزەی خۆی لە یەکتریدا سەرف نەکا گەنجەکانی کورد چیتر لە سەنگەری یەکتریدا نەبن بەڵکو خڕیان کەنەوە و کۆیان بکەنەوە و هەمویان جامی تووڕێی خۆیان لەسەری دوژمندا خاڵی بکەنەوە ببنە یەک بەرە و هی ئەخوازین کە لایەنی پارتی دیموکراتی کوردستان و پاکە کە پارتی کرێکارانی کوردستان بە عەقڵێکی سیاسی و حەکیمانە و سەلیمانە و سارد بیر لە چارەسەری کێشەکانیان بکەنەوە نەک بەم شێوازە بە شەڕ و بە گەرمی هەرچەندە وەک ئەوەی دیارە لایەنی دەست پێشخەر پارتی دیموکراتی کوردستانە و لێرەدا ئێستا لەم دۆخە قورسەی هەرێمی کوردستان لەم دۆخە ئابووریە هەرێمی کوردستان کە بە دۆخێکی زۆر سەختدا تێدەپەڕێن نزیکەی 6 ساڵە ئەو لە ڕۆژ ئاوا خەڵکی دامەزراندووە بە ناوی هێزەکانی ڕۆژ لە ڕۆژهەڵات خەڵکی دامەزراندووە نازانم حوسێن پەناییەکیە کردوویەتی بە سەرۆکیان و موچەی ئەوانەی پێدەدرێ ئەوە ئێستا لە باکوور لە تازەترین کاریاندا هێزێکیان بە ناوی پارتی دیموکراتی کوردستان دروست کردووە بۆ خۆی ئەمە جێگای پرسیارە لێدوانەکەیان بە ئاڵای کوردستانەوەیە لە کاتێکدا بۆ تورک هەموو کورد دوژمنە خێرە ڕێگا دەدرێت ئاڵای کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە تورکیادا و لە ئامەددا هەڵبدرێت ئەگەر ئەمە دەسیسە و ئەگەر ئەمە داش و یاری خۆیان نەبێت بۆ لاوازکردنی دۆزی کورد بۆچی پەکە کە چەندین ساڵە خەباتێکی ڕەوا دەکات بەرگری لە دۆزێکی ڕەوا دەکات و پشتیوانی دۆزێکی ڕەوایە لە هەر چوار پارچەکانی کوردستان پشتیوانی دۆزی گەلی کورد بووە سەردەمی شەڕی داعش ئێمە بینیمان کە هەڤاڵانی پەکەکە وەکو پێشمەرگەکان گیان فیداییانە لە سەنگەرەکاندا بەرگریان لە خاکی کوردستان دەکرد بۆچی ئێستا بوونەتە نەیار و دوژمن و پێیان وایە دەبێلیان بدرێت و وەکو تیرۆریست و وەکو دەستدرێژی کار بە جیهانی دەرەوەیان دەناسێنن کە لە کاتێکدا ئەمە ئەسڵ و ئەساسی نییە و بەڕاستی ئەمە تەنها و تەنها خزمەتی دوژمن و نێیارانی گەلی کورد و کوردستان دەکات.